ماوەی زیاتر لە هەفتەیەکە لە دوای ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغدا لەسەر پرسی ڕادەستکردنی نەوت بە کۆمپانیای سۆمۆ بڕیارە ڕۆژانە 50,000 بەرمیل نەوت بۆ پێداویستی ناوخۆی هەرێم دابین بکرێت. بەڵام ئەم 50,000 بەرمیل نەوتە چی لێ هاتووە؟ تا ئێستا نە بەنزین هەرزان بووە، نەنەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش کراوە. ئەمەش گومان و پرسیاری جدی دروست کردووە. بە بەغدان وت کە ئێمە 50,000 بەرمیل نەوتمان ئەوێ بماندنەوە بۆ پێداویستی ناوخۆ بەکاری بێنین، واتە بۆی بەنزین و نەوت و گاز بە نرخی حکومی بدەین بە هاوڵاتیان. وان نزیکەی زیاتر لە 12 ڕۆژە نەوت بە ڕێگەی بۆری ئەفرۆشتێ و لە ڕێگەی سۆمەوە و ئەوان هەموو ڕۆژە 50,000 بەرمیل نەوت گلە دەنەوە بۆ خۆیان. هێشتا بە هیچ جۆرێ نە بەنزین نە گاز نە نەوتی دامکراو بۆ خەڵک نییە. ئێستاش هەیە بۆ چونکە بێ وەزیری سامانە سروشتیەکان بە خەڵک بڵێ ئەم 50,000 بەرمیل نەوتەی لە ناوخۆ گلی ئەدەنەوە چی لێەکەن؟ کێڵێ یعنی نافرۆشتە هەر بە ئێران و تورکیا. چالاکێکی مەدەنی بە نیگەرانیەوە دەڵێت یەکێتی و پارتی هیچ کات نایەنەوێت ڕازگۆ بن لەگەڵ خەڵکو و گەندەڵی ڕەگ و ڕیشەیەتیاندا داکوتیوە. ئەم قسانە دۆخێکی نادڵنیایی و بێمتمانەی خەڵک بە دەسەڵاتدارانی هەرێم نیشان دەدات کە پاش زیاتر لە 3 دەیە لە حکومڕانی هێشتا نەتواندراوە پرسی سامانە سروشتیەکان بە شێوەیەکی شەفاف و دادپەروەرانە بەڕێوە ببرێت. دیارە لە هەرێمی کوردستان دەسەڵات بە دیاریکراوی پارتی و یەکێتی بەداخەوە ئیستیغلالی تەنانەت ڕێککەوتنی نێوان هەرێمی کوردستان و عێراقیش دەکەن و زۆر بە کەمی دەسەڵات بەڵێنەکانی خۆی جێبەجێ دەکا و دەباتە سەرێ. یەکێک لەو بابەتانە کە دەسەڵات بەڵێنی خۆی نەبردۆتە جێبەجێ نەکردووە بابەتی مەسەلەی 50,000 بەرمیل نەوتە. گاز و سوتەمەنی بەنزین هەرزان نەبووە و نەوتیش بۆ ماڵان دابین نەکراوە کەوای ئەو 50,000 بەرمیلە چی لێ دەکرێت؟ بێگومان ئەمیش وەکو داهاتەکانی تر دەدەزرێ و مامەڵی پێوە دەکرێت، ئیستیغلال دەکرێت لەلایەن پارتی و یەکێتیەوە. ئەویش وەکو بەڵێنەکانی پێشتر بەڵێنێک دەبێت تەنیا بە بەڵێنێکی زارەکی و سەرکاغەز دەبێت و جێبەجێ ناکرێت. لە کاتێکدا هاوڵاتیان چاوەڕوانی باشبوونی گوزەرانیانن لە سای ئەم ڕێکەوتنە نوێیەدا، نادیاربوونی چارەنووسی ئەم بڕەنەوتە و بێدەنگی لایەنە پەیوەندیدارەکان نیگەرانیەکان زیاتر دەکات و داوا دەکرێت وەزارەتی سامانە سروشتیەکان لەسەر ئەم بڕەنەوتە ڕوونکردنەوە بدات و ئەویش بە دەردی سامانی سەرخان و ژێرخانی وڵات نەبرێت و لە بازاڕی قاچاقدا بە نرخی گران بە خەڵک نەفرۆشرێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.